سلام علیکم ڕۆژتان قبول بی دەمانەیە ئەو ڕووباسی نەخۆشیەکانی غودەی دەرەقی بکەین وەکو دەزانن نەخۆشی غودەی دەرەقی یانەوەتە زیادی ژەکە پێ دەرێن ژەهراوی یاوەتە کەمی ژەکە پێ دەرێن تەمبەڵ یان ئەوەتە دوور لە هەموو لایەکی سەرەتانیە. ئەگەر حاڵەتی یەکەم نەخۆشی غودەی دەرەقی ژەهراوی ئەو بەڕێزە لەبەرەوەی پێویستی بەوەیە عیلاجەکەی لە کاتی خۆی بخوا ڕۆژی 3 جارە یان 2 جارە لەبەرەوە لە مانگی ڕەمەزان باشتر وایە بە ڕۆژوونەبی چونکە ئەگەر هاتوو بە ڕۆژی بۆ حەبەکانی لە وەختی خۆی نەخوارد زەرەری لەسەر تەندروستی دەبی بۆیە ئەو نەخۆشە ڕاستە مانگی ڕەمەزان عیبادەتە بەس ئاگاداری لەش و تەندروستی خۆمان بەرپرسیارەتیی گەورەیە بەرامبەر بەخوا و بەرامبەر بە کۆمەلگا لەبەرەوە باشتر وایە ئەو نەخۆشانە ئەگەر لە بیدایەتی بە ڕۆژی نەبن بەس ئەگەر نەخۆشەکەی کۆنتترۆل کرابوو گەیشتوە ئەو ئاستەیکەوە ڕۆژی جارێک وەری دەگرت دەتوانانی عیلاجەکەی ڕۆژی جارێک بە ڕێکی بخواتن و لە هەر کاتێک بیان لە پاشەوی یان لە دوای فتارێ. سەبارەت بە نەخۆشی تەمبەڵی غودەی دەرەقی لەبەرەوەی بەڕێزە ڕۆژی جارێک حەبەکەی دەخوا و وەکو ئەو بەڕێزەش نییە کە دووچاری نەخۆشی غودەی دەرەقی ژارایی بووە وەزعی باشترە چکە نەخۆشی وایە چەند سات چاوەڕێ دەکا دەتوانی بە ڕۆژیبی بەس باشتر وایە ئاگاداری حەبەکانی بی لە کاتی ڕەمەزان حەبەکانی یان ئەوەتە پێشی فتارێ بخوا یان پێشی پاشیوێ بەر لەوەی وچی هەڵدەستی پێشەوەی نانی حازر بکاتن توانی حەبەکی بخوا یان شەوان ئەگەر هاتو نووست لەسەر لە کاتی نووسنە بیخوا چکە ئەو کاتی مەعیدەی بەتاڵە. ئامانس لە عیلاجی نەخۆشی غودەی دەرەقی تەمبەڵ ئەوەیە حەبەکەی لەسەر مەعیدەی بەتاڵ بخوا. بەشی نەوعی سێم زۆری سێم ئەوش ئەوەتەیە دوو لە هەمولایەکی غودەی دەرەقی سەرەتانی ئەوە کار سەرەتانێک تەمەشا دەکرێتن ئیدەوە سەرەتانە باشتر وایە نەخۆشە بە ڕۆژی نەبی بە تایبەتی ئەگەر هاتوو تازە دەستنیشان کرابوو عملیات کرابوو عیلاجی وەردەگرت باشتر وایە بە ڕۆژی نەبی چکەم بەرگری لەشی کەم دەبی و ئەو کاتی نەخۆشەکە زاڵ دەبی لەسەری بەس ئەگەر چەند ساڵێکی بەسەدا چوو نەخۆشەکە ژیانێکی ئاسایی دەژیا و هیچ عیلاجی نەبوو ئەو کاتی دەتوانی وەکو نەخۆشی غودەی دەرەقی تەمبەڵ چاوی لێ بکرێ و دەتوانێت عیلاجەکەی خۆی لەو کاتی باسمان کرد دەربگری لەگەر ڕێز و خۆشەویستی و هیوای تەندروستی و قوبولبوونی ڕۆژەکانتان بۆ هەمولایەک.